کەشوهەوا بەرەو گەرمبوون دەڕوات و هاوڵاتیانیش ئارەزووی ئاوی فێنکوسار دەکەن و دەیانەوێت لە ئێوارانی مانگی ڕەمەزاندا تێنوەتیان بە ئاوێکی سروشتی سازگار بشێنن. ناوچە کوێستانەکانی باڵەکایەتی بەهۆی زۆر بەفربارین تیایاندا لە وەرزی زستان ڕێژەیەکی زۆر بەفری تیادا دەمێنێتەوە و هاوڵاتیانیش لە مۆرزەدا دەیهێنن و لە بازاڕی سۆران دەیفرۆشن. ئەوە پاشیوان ئەچین ئەو شتانە ئەمە لێرە مەسەل ڕەمەزانە دەگەی لۆ مەسەل بژێوی ژیان و خۆمان پێ سەر ڕۆژانی خۆمان پێ دەرسینین و ئەچین ئەو شتانە بەفرێدین بە پیکابێ بەتایبەت ڕەمەزانە خەڵک باشە کڕی و بەری خودن ئەو بەفرین لۆ مەستاوێ باشە مەسەل وەڵا بە 1000 دیاری بدی بەر کابراشەکە فەقیری 500 لێ وەرەگرت برێ فەقیرم لێتم 500 ئەگەر نەشی بگەردن یازاری. لە وەرزی هاویندا بەشێک لە هاوڵاتیانی سنوورەکە کار و کەسابەتیان هێنانی بەفری سروشتیە لە ناوچە شاخاویەکان. هاتنی گەرمای هاوین و ڕۆژەکانی مانگی ڕەمەزان کڕیاری زیاتر بووە. بەوتەی بەفرفرۆشەکان علاگەی بە 1000 دینار دەفرۆشن. ئەمە شتامێکی تایبەتی هەیە بۆ ماستاوسارکردن و شەربەت و تەنانەت ئاوی خواردنەوە لەبەر ئەوەی بەفرەکە دوورە لە ئامێری کارەبایی. هاوڕاتیم بازاری بەفری بەم لەبەرەوەی سروشتی سۆران مارکەوتووە هەتا هاوین بتەنیوە تقریبا هەرەمینە چاکەن ئەجا بەفری سروشتیش دیارە لەزەتە چ تایبەتی هەیە لەگە بەفری سەلازەی زیاتر خەڵک دڕیۆ بەفری سروشتەڕوە هەم لە ناو مەستا و لە ناو شەربەت و بابەتانە زیاتر خەڵک دری بۆچی ئەم شاتی هەڕوو بەفری بەم ئەوەش بەڵام خوا بەزادبی و بە هەدیە دامێنم کڕیا وەتی هەدیە من بی ئەوە دوعای خێری لۆکەن ئینشاءالله. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیایی کوردستان کوێستانەکان پڕن لەو نیعمەتانەی خوای پەروەردگار بە درێژایی ساڵ بە بەندەکانی دەبەخشێت. هەر ئەمەشە وای کردووە لە زۆربەی وەرزەکاندا هاوڵاتیان بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان پشت بە بەرهەمە ڕوەچیەکان و تەنانەت بەفرەکەشی دەبەستن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.